ئەم ساڵ لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ پێشگیریکردن لە وشکە ساڵی و دابینکردنی ئاوی خاوێن لە بۆ ماڵان چ لە هەولێر ناوشار و چ لە دەوروبەر ئێمە لە مانگی 12 و 11ەوە وەکو پارێزگای هەولێر هەموو حازریەکمان کردێ لەوەی کە وەکو پێشبینیەکان و گۆڕانکاری کەش و هەوا و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراق و لەسەر هەولێری پایتەختدا هەموو ئەو هەڵسەنگاندن و دیراسە مەیدانی و دیراسە زانستیانە کرایە بەداخەوە ئەم ساڵیش ئەو هاوینەی لە بەردەممانە هاوینێکە هەم کاریگەری پارساڵ و وشکە ساڵی لەسەر دەبێ و هەمیش تا ئێستا کە لە کۆتایی وەرزی بارانبارینین بارانی پێویست لە ئاستی پێویستدا نەباریوە کە وەکو پێشبینیەکان وەکو ئەوەی باز دەکرێت و ئەوەی ئەمڕۆ لە کۆبوونەوەی فراوانی پارێزگاشدا هەڵوەستەی لەسەر کرا کە بەشی زۆری 250 ملیم باران باریە واتە ئەم ساڵیش هاوینەکەمان لە بەردەممانە هاوینێکی سەخت دەبیتن لۆیە ئێمە لە پارێزگای هەولێر بەپێی هەموو ئەو حازریانەی کردومانە وەکو باسم کرد لە پێشتر دیراسەمان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کرد بوو بەسوپاسەوە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە ڕەزامەندی لەسەر داواکاریەکمان کە یەکێکیان بریتی بوو لە لێدانی 138 بیری تازە و بیری بەدیل کە بە گوژمەی 7 ملیار و 654 میلیۆن دینار لەلایەن سەرۆک وەزیرانەوە ڕەزامەندی لەسەردراوە و 138 بیرەکە لە ئێستاکەوە کە ژوورێکی عملیاتمان لە دیوانی پارێزگا بە ئەندامیەتی هەر 11 فەرمانگەی پەیوەنددار لە بواری ئاودا ژوورێکی عملیاتمان دروست کرد لە تەنها ڕۆژی جێژن یەکەم و دووەمی دەبێتە دەرفەت لە بۆیان کە دیراسەی خۆیان بکەن لە ڕۆژی سێەمەوە دەست بە لێدانی ئەو بیرە تازانە و بیری بەدیل دەکرێتن خاڵێکی دیکە و داواکاریەکی دیکە لە گرفتە تەکنیکیەکان و گەیاندنی کارەبا و پێداویستیەکانی تەکنیکی بوو کە ئەویش بە سوپاسەوە لە ڕۆژی 28 مانگ دیسان لەلایەن سەرۆک وەزیرانەوە ڕەزامەندی درا کە ئەویش بودجەیەکی 4 ملیار و 707 میلیۆن دینارە کە هەم ڕاکێشانی کارەبایە لە بۆ بیرەکان و پەمپە لەگەڵ غەتاس و بۆستەر و چاکردنی لایەنە تەکنیکیەکان بەڕێزان ئەوەی کە هەیە وەکو باسم کرد کاریگەری پارساڵمان لەسەر هەیە ئەم ساڵیش لە ڕێژەی باران نەباریە وەکو پێویست ڕاستە 5 بارانی ئەساسی لە سنووری پارێزگای هەولێر باریوە 5 لافاوی دروست کردیە ڕەنگە خەڵکێک بپرسێ و زۆر جار باسیەوە دەکرێت لە لافاوەوە لە بۆ وشکە ساڵی ئەو بارانەی کە باریە کاریگەری زۆر نەبوو لە بۆ ئاوی ژێرزەوی بەخوڕ بووە بووتە هۆکاری لافاو لە نەتیجەدا تەواوی بیرەکان و ئاوی ژێرزەوی لە تەواوی سنووری پارێزگای هەولێر ئاوەکە دابەزیە واتە لەسەر ئاوی ژێرزەوی کاریگەری لە سنووری پارێزگای هەولێر بە تەواوەتی بابەتی وشکە ساڵی کاریگەری هەبووە لەسەر بابەتی کشتتوکاڵی بە جۆرێکە کە کاریگەریەکان جۆرا و جۆرن لە هەندێک ناوچە بە نمونە مەخمور قەراج کەندێناوە قوشتەپە بەشێک لە دەشتی هەولێر ئەوە کاریگەری زۆر خراپی لەسەر هەبووە بەڕانەتی خەبات سوڕانەوەی لە بۆ پیرمام کۆیە دەشتی کۆیە ئەوانە تاڕادەیەک مامناوەند بووە لە دوای قەزای شەقڵاوە بەسەرەوە لە بابەتی وشکە ساڵی ڕێژەکە باشتر بووە کە بەو جۆرە بووە تقریبا لە بابەتی وشکە ساڵی لە بۆ کشتتوکاڵی تێدا دەرباز بووینە ئێمە ئەوانەی پێشکەش کرایە لە لافاوەکان ئەوە هاوکاریە سیستەمی ئێمە سیستەمێک نییە پێی بگوترێ قەرە بوو هاوکاریە کرایە ئێمە ڕامان گەیان 20 تا 21 ملیار زەرمەند بوونە خەڵک 20 تا 21 ملیار زەرمەند بۆ ئێستا ئەوەی ئێمە دابەشی دەکەین 7 ملیار و 500 میلیۆن دینارە واتە سێیەکی هاوکاریەکان لەو ڕێگایەوە دابەش دەکرێت بە دڵنیاییەوە نەمانتوانیە هاوکاری خەڵکەکە بکەین چی زەرەر ئەوی پێ بدرێتەوە ئەوە لەلایەک لەلای دیکە ئەوەی گرنگە بە یەکسانی دەبێتن تیمەکان لە ڕۆژی ڕووداوەکە جەردی ئەو ماڵانەیان کردیە زەرەرەکانیان بە چ جۆرێک بۆ لە ئاسی ئەو زەرەرانە ئەو هاوکاریان پێشکەش دەکرێت لە لافاوی یەکەمدا
ئێمە بە یەکسانی وەکو یەکماندانا بەڵام لەوەشدا نایەکسانی دەبیتن لەبەرەوەی خەڵکێکی زۆر زەرمەند بووە خەڵکێکی کەم زەرمەند بووە ئێستا بەپێ ئەو فۆڕمانەی لە ڕۆژی ڕووداوەکە پڕکراونەتەوە لەو چوارچێوەی هاوکاری ئەو کەسانە دەکرێتن جا خەڵک ناڕازیە ئەو هاوکاریە پێشکەشمان کردیە شتێک نییە ئەمە سیستەمی قەرەبوومان هەبێتن تەئمین بێتن و واجب بێ لە سەرمان هاوکاریەکمان کردوونە ئەومان پێکرایە ئەو هاوکاریەش بە هەم بە بودجێ حکوومەت و هەم بە تیمەکانی خێرخوازی هەم بە کەمپینەکانی شار و شارۆچکەکان ئەوەی لێ دروست بووە